بینەرانی پێیجی میهرەبانی سڵاوتان لەبێت ماوەی هەشت مانگە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بەڕووی چارەخوازاندا لە شاری هەولێر کراوەتەوە. دەمەوێت بپرسم لە ماوەی ئەم هەشت مانگەدا چی کراوە بۆ چارەخوازان بەگشتی هاوکات بۆ ئەوانەی کە هەژارن، چەند زۆر نەشتەرگەری لە نەخۆشخانە میهرەبانی ئەنجام دەدرێت، ئەو ئامێرانەی کە لە ژووری نەشتەرگەری چ جۆرە ئامێرێکن، ئەو پزیشکانەی کە نۆرینگەیان هەیە لە نەخۆشخانە میهرەبانی، ئەو بڕەپارەی کە لە نەخۆش وەری دەگرن بڕەکەی چەندە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دلێر شینە پسپۆڕی نەشتەرگەری گشتیمان کردووە. دکتۆر جان سڵاو دەبێ، سوپاسم کاتە پێبەخشین. سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ماوەی ئەم هەشت مانگەدا چیتان کردووە بۆ ئەو نەخۆشانەی کە بەڕووی ئێوە دەن یاخود ڕوو نەخۆشخانە میهرەبانی دەکەن. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. میهرەبانی خەونەکانی دوونێکە بوون، ڕاستی ئەو ڕۆکەیە. خەونەکانی ئەو ڕۆژمان داهاتووی ئایندەی ئینشاءالله لقای رب العالمین و فێردەوسە بە پشتیوانی خوای گەورە. لەناو ئامانجمان خزمەت خێر خۆشیە لە بۆ هەمووان بەبێ جیاوازی لە بۆ هەموو چینەک. لە میهرەبانی لە لووتکەی نەخۆشی هەژارە. ئەو لووتکەیە وەکو بەفرەکەی چیای سەفینە لەسەر چیایەکی دانیشتی، ئەو چیایە دکتۆر و کارمەندەکانی تەندروستینە. ئەو چیایە لەسەر بناغەکی زۆر پتەوە کە خاوەن پشکەکانن کە دوو کۆمەڵەنە، خاوەن پشکە خەیریەکان، خاوەن پشکە ئیستیسماریەکان. خاوەن پشکە ئیستیسماریەکانمان کەسانی چاوتێر و مردن، پارەکانیان لە بۆ خزمەتی بەشەریەت دانایە، یعنی ئەوهام ئیتفاقمان کردی ئەوانەی کە خێرخوازیشن وەکو سەدەقەجاری لە بۆ پاش قبر و قیامەتیان دەینێرن. لێیەکە لە میهرەبانی ئێستا کە نزیک بووینەوە لە سەتات چلی کۆی گشتی پرۆژەکەی بوویتە پشتی وەقف. بەوەیەوە خزمەتێکی زۆر دەکرێت سەر جگە لەوەش کەوا نەخۆشێکی زۆر 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 نەشتەرگەری لۆ کرا، چارەسەری لۆ کرا، دەرمانی وەرگرت بە سەڵاوات بەخێر بە تێش و قیامەت. دکتۆر ژمارەك یاخود ڕقەمەکمان پێ بڵێ لە ماوەی هەشت مانگەدا چەند نەخۆش بێ بەرامبەر یاخود بە سەڵاوات نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە؟ ئەوانەی کە بە خێر و بێ بەرامبەر 365 نەشتەرگەری لە بۆ کرا بەبێ ئەوەی پارێ بدەن. جگە لەوەش ئەمە هەفتانە تیمی سلیڤمان هەیە، هەفتەی لە بۆ یەک کەسی کە لە قەڵەوی نەجاتی دەدەین بە سەڵاوات جوهدی خۆمان کە دکتۆرەکان دەکەینە خێر. جگە لەوەیش کەوا کار ئاسانی لە بۆ هەموو کەسەش دەکرێت. مەبدەئەکمان بەرز کردیتەوە لە پێناو هەست و شعوری نەخۆشی هەژار یارمەتی دەورەمان دانیش دەدەین. یعنی دامان شکاندیە نرخی عملیات، دامان شکاندیە نرخی چارەسەرکردن لە بۆ هەموو کەسێکی لە میهرەبانی و بە تایبەتی لە بۆ نەخۆشی هەژاریش بە دەعمی پاری خێرخوازان، بە دەعمی جهدی کارمەند و دکتۆرەکان تانیتما خزمەتێکی زۆر نوعی بکەین. نەخۆشخانە میهرەبانی خاوەنی چەند پزیشکە هاوکات ئەوانی کە بە تایبەت ئێواران لە نۆرینگەدا دەنیشن، نرخەکەش تا ئێستا چۆنە؟ هیچ گۆڕانکاری بەسەر داهاتووە؟ نرخی هەموو دکتۆرەکانی نۆرینگەی کە لە میهرەبانی دەیبینن کەمترە لە حەقی خۆیان. ئەمن نرخی نۆرینگەم 5,000 دینارە و زیادیشی ناکەم چونکە ئەو پەیمانەکە لەگەر خوای گەورەم بەستیە. دکتۆرەکانی تکە 7,000 وەردەگرن زۆربیان، بەعزە چند کەسە سپێشاڵستە 10 وەردەگرن، ئەوانەی کە تەخەسوسی وردبینە 12 وەردەگرن، کە ئەوانەی 12 وەردەگرن حەقی 30,000یان هەیە، ئەوانەی 10 وەردەگرن حەقی 25,000یان هەیە، ئەوانەی 7 وەردەگرن حەقی 20,000یان هەیە. یعنی هەمویان لە نیوێ قیمەتی حەق خۆیان کەمتریش وەردەگرن. دکتۆر ڕۆژانە چەند زۆر نەشتەرگەری لە نەخۆشخانە میهرەبانی ئەنجام دەدرێت؟ نەشتەرگەری بەخۆی سنفی هەیە، خاصەی هەیە، کۆبڕای هەیە، فەوقەڵکۆبڕای هەیە، وستای هەیە، سوغڕای هەیە و لۆکەڵی هەیە، بەنج مۆزوعیانی. ڕۆژانە عملیاتی خاصی لێ دەکرێت، ڕۆژانە لێرکوانە ڕۆژانە عملیاتی خاصی لێ دەکرێت. ئێستا کە بینیتان ئەو ڕۆکە دوو نەشتەرگەری بڕینی گەدەی کرا کەەوە ئەوە عملیاتێکی خاصەیە و ئەلحەمدولیلا زیاتر تاوەکو ئێستا لە 206 عملیاتی بەس برینی گەدەی کرایە. چەندین عملیاتی تکەی خاصە کرایە لە بۆ مەسائلی جونگەی چۆکەکان، لە بۆ عملیاتی پشتی، عملیاتی سەرەتانی. هەفتەی ڕابردوو عملیاتێکمان کرد کە سەرەتان هەموو مەعیدەی گرتە بوو، ئەو مەعیدەی بە کاملی لۆلێ کراوە، ئافرەتێک بوو ئەلحەمدولیلا بەسەر کەوتووی. هەفتەی ڕابردوو یەک لە کەیسەکانمان قونێری ناوجەرجی هەبوو ئەلحەمدولیلا
نەشتەرگەرەکەی بەسەرکەوتووی بوو تاکو ئێستا ئەو لە خەستەخانەیەمایە بەڵام باری تەندروستی جێگیر و بەرەوباشی دەڕواتن یعنی بەردەوام ئیشی زۆر گەورەی لێ دەکرێتن و دەیان و سەدان ولادەی تێدا بووە بە ئەنواع ولادی طبیعی و بە عملیات بە هەموو طریقەکان و زیاتر لە 25 دکتۆر ڕۆژانە نەخۆشی دەبینێن لە خەستەخانەی میهرەبانی بە هەموو پسپۆرە جیاوازیەکان. دکتۆرە و ئامێرانەی لە ژووری نەشتەرگەری چ جۆرە ئامێرێکن هەمووشیان تازن؟ ئەمە کاتێک کە خەستەخانەکەمان دروست کرد هەموو جار دەمگوتە مهندسی منەفیز دەمگوت خەستەخانە چی وا دروست بکە یەک خەڵک لە پێش مەسعەدەکەی ڕانەوەستیتن مەسعەدەکە مارکەبی دوو خەڵک بێ ڕسمی لێ بگری ئەوەن دوونە جوان بیتن لێ ڕسپشنی میهرەبانی ببینێت زۆر جوانە جگە لەوەی کە لە دروستکردن ئەمە بیرمان لەوەی کردەوە کەوا نەوعەکی خاص مەسە تەبرید مرکزی چیلەری دابنین لە ئەسنای دروستکردن بە هەمان شێوە لە تەجهیزکردنیش ئامێری کەونەمان نەکڕی هەموو ئامێری جدیدمان کڕی دەتوانم برێم یەکەم خەستەخانەینە لە هەولێرێکە ئەگەر لە هەموو عێراقیش نەبیتن بە یەک جاری سێ ئامێری جدیدی ستۆرسمان کڕی کە لە بۆ نەشتەرگەری بەکاردێتن ئەڵمانی بوو جیهازێکی ئەشعەی سیتیسکانی جدیدمان کڕی کە ئەڵمانی بوو جیهازێکی یابانیمان کڕی لە بۆ ئەشعەی کە جدید بوو یعنی ئەچیزەکانی کە کڕیمان ئەچیزەی جدیدمان کڕی نەک دەستی دوو ئێستا کە ئەوڕۆکە دانیشتنمان کرد وەکو لە سەعات 1 لە بۆ سەعات 2 لەگە شەریکەکی بەنیازین جیهازێکی MRI جدید بکڕین جدید نەک دەستی دوو دەتوانم برێم یەکەم نەخۆشخانەینە لە هەولێرێکە ئەو جیهازێ بە جدید دەکڕین ئەویش لێرکوانەوە دەستخۆشیم لە بۆ هەموو خێرخوازان ئەمە پار ڕەمەزانی ئەعلانمان کرد گوتمان جیازی MRI دەکڕین زیاتر لە 15 دەفتەر پارێ خێری کۆبەوە و بە دعمی مستثمرەکان و بە هەمووان ئینشاءالله ئەو جیازەی دەکرێن بە پشتیوانی خۆی گەوران. دکتۆر ئەم پلان و ئومێدەی کە هەتان بوو پێش ئەوەی نەخۆشخانەی میهرەبانی بکرێتەوە کە چارەخوا سەردانی نەخۆشخانە بکەن ئەم ئومێدەتان هاتووتە دی ئێستا خەڵک بەم شێوازە سەردانی نەخۆشخانەی میهرەبانی دەکەن زۆر لە تەوقعاتی ما هەم زیاتر خێرخواز ڕووی تێکردین هەم زیاتر نەخۆش ڕووی تێکردین یعنی ئەو پلانەیە کە دامان ناکەوا سەتا سی بکەینە پشتی خێری گوتمان لە بدایەتی 20ماندانا گوتمانە تاوەکو دەکەوێنە سەرکار سی بەڵام ئێستا ئەوە دەبیتە سەتا چلی خەستەخانەکە دەبیتە پشتی خێرخوازی ومێد دەکەم ئەگەر ئەبەو شێوەی بڕوە تەنانەت لەو ساڵەکە کە ساری 2023 نزیکەی 2 میلیۆن دلار خەڵک پارێ خێری هینایە کە ئەوە لە تەوقعاتی ئەم لە شخصی خۆم لە تەوقعاتی مندا نەبوو خەڵک بەو شێوەی ئیستیجابی خێری هەبیتن و الحەمدولله لە هەموو کوردستان و عێراق نەخۆش ڕووی تێکردیە کەوا یعنی ڕۆژانە نەخۆش لەو سەری گەرمیان تاوەکو زاخۆ و تەنانەت لە بەغدا و لە بەسڕاش نەخۆش ڕووی لێرە کردیان و ئەگەر ئەو جیازی MRI تەفعیل بکرێتن دەبیت کە وەرچەرخانێکی گەورە لە بۆ نەخۆشی سەرەتانیەکان خێرێکی زۆر گەورە دەبی و کە بە سعری مەدعومیش ئینشاءالله یارمەتی تەشخیصکردنی نەخۆشی سەرەتانیەکان دەدەین. زۆر باشە دکتۆرەوە دروشمێکتان هەیە کە دەڵێن کۆنە فەقیر سپامێکتان هەیە بە گشتی بۆ ئەو کۆنە فەقیرانی کە خۆت ناون کۆنە فەقیر بۆی زیاتر هاوکاری نەخۆشخانە میهرەبانی بکەن ئەو نەخۆشخانەی کەونە فەقیرانە کەونە فەقیر معنای ئەوە نیە ئەمە فەقیرین ئێستا ئەم دەورەمەندم بەس کەونە فەقیرم ئەمن کەونە فەقیرم دەزانم فەقیر کووە یعنی فەقیری لە حیاتی خۆمدا دیتیتم و دوای لە فەقیری دەرچوویمە من ئێستا الحەمدولله فەقیر نەمایمە لێ تانیتم خزمەتی فەقیران بکەم تەنانەت کەونە فەقیر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کەونە فەقیر بووە لە سوورەتی والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى عائل بوا دەورەمەندی کردیان کەوا پێغەمبەر ما کەونە فەقیر بووە وانە طبیعی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینسانێکی میلیۆنێر بووە میلیۆنێری سەردەم بووە دوو جاران زۆر دەورەمەند بووە چونکە یەک کاتێک کە داکمان خەدیجەی خواست هەموو پارەکەی لە بندەستی دانا و لە هەمان کاتدا مەجموعەک سەحابەی دەورەمەند هات نەگەری وەکو ئەبوو بەکری سیدیق ڕەزای خوا لێی بوو وەکو عوسمانی کوڕی عەفان ئەوانە دەورەمەندی ئەو مەنتیقە و سەردەمەی بووینە کە ئەوانە بەگەری کەتن پارەکەشان نەخستە خزمەت پێغەمبەری و دوایە کە
لا سورة أنفال كغنيمة لبو پیغمبری داندرا یک لسر پینزی غنیمه درا پیغمبری أبوش دیسان دورم مدبو بلان پیغمبر صلى الله عليه وسلم ككونه فقير بوا ودعاء ديري دولمند كرا بنص قرآني خواهي قورة ديري دولمند كرا خواهي بري دولمندي دبي تي دولمندك بو بي خواهي ديري دولمندي يعني بلان كاتك كمرديش ميراتك يتسند بو ليك پیغمبر صلى الله عليه وسلم فيري كرين تعس عبد الدينار تعس عبد الدرهم يعني إنساني مسلمان برزفر دبي برزفر يعني بشتكاني دنياك غرور نايقري برز دبيتو أو شتاني دنياك خلق زور بلاوة قوريا لكني كتسكوكيا لويكا براستي وما الحياة الدنيا إلا لعب ولهون وكو قمي من دارو كان ساري آخر موديل وكو قمانوكي من دارن كقمي بيدا كان أو في الله وكوشكو تلاري إنساني مسلمان كاتك برزفر بو أوانا وكو قمي من دارن ديتا بيش ساري لويكا برزفر دبيتن صلواتك لما لها مشتكان قورتنا قيامت بو خمسة كبزداري دمي خوان دولمند كان بمهرباني دمي بين ببنى شريك لصلواتي نخوش كان مان دمي يعني تسن مهمة كصلوات باران نخوش بصلوات عمليات ذكرية ورا بارا اللي بوتي أقر بينتي بهشتي بارك اللي بوتي أقر آزاري نخوشي لانا دي أما راست بوينة دكتور بدستي خومان إيش دكتور بلام أتو بيا بازرگان بيا تازير قماشي بيا عقارات تيا بيا بيزنسمان بيا دكاندارك بيا تاجيرك بيا متولي مزقوتشي ورا خود بك شريكم لصلواتي نخوش كان يشد بوي بشكشي خيري بكري جزء أغلب بشكشي خيري بكرا ورا باركان كودكيوا بس بزانا أصلا بارجماردن صفاتشي محبوب نية لقرآني يحسب أن ماله أخلدا صفاتشي مدح كراونية زم كراوة لوي بارل بوي باشا فرميسشي يتيمان بي بصري بارل بوي باشا آزاري نخوششي بيوجن لادي بارل بوي باشا آزاري نخوششي فقير لاببي بارل بوي باشا ضلي خلشي بي خوش بكي بارل بوي باشا بي بسي بهشتي چونکە دنیا کورتی کەیەوە ئەگەر بە دنیای نەچێ باشتێ ئەتو زەرمەندی یەکەم لە دنیای زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دلێرشینە پسپۆری نەشتەرگەری گشتی کە میوانمان بووی وەڵامیان پرسیارانەدامەوە زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون سپاردەی خوا میهرەبانی دڵسۆزی و لێزانی